ئەوڕکانە بەهۆی داخستنیەوە مەرزی نێودوڵەتی ئێرانەوە کەوا ڕێژێکی زۆر لە گەشتیارانکەوە هەمویان گەڕاونەوە بۆ دیوی عێراق ئەو دەنگۆیشەیەکەوە ئێران هیچ بەڵێنێکی وێ نەداوەکەوە مەرزەکەمان بکاتەوە لە بەیانیەوە تاکو ئێستاکانە داخراوە هیچ ئەمەلێکی کردنەوەشینی هەروەکو دوێنەکانش بۆ ماوەیەکی کاتی داخرا بەڵام کردیەوە بەڵام ئەو ڕۆکانە تاکو ئێستا نەیکردوێتەوە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی گەشتیاریشەوە بازرگانیەکە داخراوە و گەشتیاریەکەش داخراوە هەتاکو ئێستاکانە دیارنی ئەو هاوڵاتیانێکەوە ئێرانی دەتوان بگەڕێنەوە بە وڵاتەکەی خۆیان و بۆ ئێران سەفەر بکەن بەڵام ئەو هاوڵاتیانی عێراقی ناتوانن بەستەنها ئەو هاوڵاتیانی عێراقین لە دیوی ئێران دەتوان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان وەکو دەبین ئێمە وەکو گەلی کوردستان لە 25 نۆی ئەم ساڵدا ڕوومان لە سندوقەکانی دەنگدان کرد بۆ ئەوی داهاتووی خۆمان دیاری بکەین بەڵام ئێمە بیرمان لەوە نەکردو ئایا ئەم داهاتووە ڕوونە یان داهاتوێکی لێڵە چونکە سەرکردە سیاسەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ ئێمەیان ڕوون نەکردەوە دەرەنجامی ئەم ڕفراندۆمێکە دەبینی ئێستا و مەرجانە داخراون ئەمەش نازانین چ هۆکارێکی لە پشتەوەیە ئەگەر من لێرەوە داوا لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەم هەمویان بە یەک دەنگ کار بکەن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن و بۆی بتوانن یەکلایی ئەو ڕفراندۆمە یەکلا بکەنەوە ئەگەر لە مەسڵحەتی کوردە با درێژەی پێ بدەن ئەگەر بزانن زەرەر و زیانێکترە بۆ گەلی کوردستان بە پاشەگەز بنەوە تێیدا چونکە بە خۆتان دەزان پاشەگەز بوونەوە هەندێک جار لە سیاسەتدا عیب نییە بەڵکو سەرکەوتنێکی گەورەترە ئەو مەرجە داخستنی ئەو مەرجانەش بەتایبەتی بۆ خەڵکی چینی هەژار زەرری زۆریە چونکە دەبینین لێرەدا کۆمەڵە خەڵکێک کار و کاسبی لەسەر ئێرەیە لە شوفێرانی بار هەڵگر و شوفێرانی تەکسیویان ئەو هاوڵاتیانە کار دەکەن لە نێو مەرزی نێودوڵەتی حاجی و مەراندا دەبین هەمویان بێکار دەبن